سڵاوی خۆتان لەبێ بەڕێزان بە هیوایەوەی کە هەموو لایەکتان باش بن وەکو دەزانین وادەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیاری کراوە کە لە 20 2024 بەڕێوە دەچێت و لایەنە کوردیەکانیش بەشداری تێدا دەکەن بە شێوازی 4 بازنەی لەسەر ئاستی پارێزگاکانی هەرێمی کوردستان و هەر لایەنێکیش چەندین کاندیدی پاڵاوتووە بۆ ئەم هەڵبژاردنە. ئێمەش دەمانەوێ وەکو کۆمەڵی دادگەری ئەو خانمانەتان پێ بناسێنین کە خۆیان لەسەر لیستی 1940 کۆمەڵی دادگەری پاڵاوتوە یەکێکش لەو خاتونانی کە ئەمڕۆ لە خزمەتیان و ئەمانەوێ زیاتر ئەزمموی بۆیە بگوازینەوە. خاتوشنەوە عەبدوڵڵایە، خاتوشنەوە سڵای خوات لێبێت. زۆر سپاس بەهوەی کە باش بیت. زۆر سپاس بەخێر بێن، خۆشحاڵ بووم. شنو خانم جاران ئەمانە وەکو کاندیدێک بوو ناسێنین. باشە، زۆر سپاس لە خزمەتتانە. من شنو عەبدوڵڵا ناسران بە شنو عەبدوڵڵا پێنجوێنی لە 1970 لە گوندی بالیکەدر ناوچەی شلێر سەر بە قەزای پێنجوێن لەدایک بووم. خاوەنی بڕوانامی دبلۆمەم لە بواری پەرستاری، خاوەنی بڕوانامی ئەکادیمیام لە بواری ڕاگەاندن و هەروەها لە بواری تند و تیژی دژی ژنان و ڕێکخراوە جەماوەریەکان. باش نوخان ئێستا خۆت لە چی بوارێکە ئیشەکەیت؟ من زیاتر ئەوەی کە ئیشی تێ ئەەکەم لە بواری ڕاگەاندن و لە بواری وەکو چالاگوانێک لە بواری مافەکانی ژنانە ئیش ئەەکەم لە ناو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان. ماوەی 25 ساڵە لەو دووارەیە یعنی ئیش ئەەکەم و جێدەستم دیارە. شنۆخان دەوام کاری حزبی، کاری ڕێکخراوەی ماڵ منداڵ میوان کاروبارێکی زۆرت هەیە ڕۆژانە، چۆن ئەمە ڕێکە خەی؟ خۆی قورسە، ینی بۆ ئافرەتێک کە ئەم هەموو شتەی لە خۆی کۆ کردوێتەوە زۆر قورسە، بەڵام لەگەڵ ئەوەشە ئەبێت کاتەکانی بۆ ڕێکخەی. ئەگەر بێت و تۆ کاتەکان ڕێک نەخی بۆ ئیشەکانت بەڕاستی فرێ ئەم هەموو ئیشە ناکەوی. چونکە من مناڵم هەیە خوانێ بڕێ، 4 کوڕ کچێکم هەیە، ئیتر لە تەمەنی گەورە هەتا شیرە خۆرە هەمە وە میواندارم سپاس بۆخوا. من هەر لە ماڵی باوکیشمە پێشەوەی هاسەرگیری بکەم بە حکومێ باوکم کوێخا بووە، زۆر میواندار بووین و ئێستش هەروین لەگەڵ هاوسەرم بە حکمی ئیشەکەی و هەر میواندارین سپاس بۆخوا. ئەوە ینی من زۆر پێی مرتاحم لەوانە. کاتێکی دیاریکراوت داناوە بۆ کارەکانت؟ من بە عادەتی خۆم بەیانیان زوو هەڵاستم لە خەو کە نوێژەکەم ئیتر ناخەومەوە. هەموو بەیانیەک 2 سەعات من خوێندنەوەم هەیە، دێمە ئێرە لە مەکتەبەکە کتێب ئەخوێنمەوە و سەعات و نوێکیش وەرزش ئەەکەم. دەوامم هەبێت دەوامی خۆم ئەەکەم، بەڵام ئێستا بۆ هی کچەکەمەوە ئیجازم لەیەکێ لە بنکە تەندروستیەکان لە بەشی تەوعیە ئیشەکەم، بەڵام ئێستا با بڵین مۆڵەتم هەیە. مۆڵەتی دەگەیت؟ بەڵێ بەڵێ. ئیتر مناڵەکانم هەڵەستێنم لە خەونانیان ئەدەمی ئیشی ڕێکخراوەی ئەەکەم. بێجگەل لە ڕێکخراوەکەی خۆمان کە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانە، من ئەندامی سکرتاریەتم لەگەڵ چەند ڕێکخراوێکی تریشە ئیش ئەەکەم. ئەندامی تۆڕی ڕێکخراوەکانی ژنانی؟ بەڵێ 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 تۆڕی هاوبەشی ڕێکخراوەکانی ژنانە لەگەڵ چەند ڕێکخراوێکی تریشا کار ئەەکەم. بەڵام ئێستا بەهۆی ڕیکلامکردن بۆ بانگەشە هەڵبژاردن بە بانگەشی هەڵبژاردن کارەکانم هەمووی وەستاندووە. زیاتر ئێستا مەشغوڵی با بڵێن بانگەشەم، چونکە من کاندیدم، کاندیدی ژمارە 5 لەسەر لیستی 1940 کۆمەڵی دادگەری. شنۆخانۆ کۆزانین بەڕێستان خێزانی سۆران عومەر ئەندام پەرلەمانی عێراق. حەزەکەم بزانم پشگیری ئەو چۆنە بۆم بڕیاری کەداوتە بەرەو پەرلەمان هەنگاو بنەی و منداڵەکانیشت ئێستا ماشاڵڵا زانم کوڕەکانت گەورە بوون. بەڵێ من کە با بڵێن بەربژێر بووم بۆ پەرلەمانی کوردستان، سەرەتا ڕای هاوسەرم وەرگرت، دواتر 2 کوڕە گەورەکەم کێکیان لە زانکۆیەکیان لە پەیمانگایە کە من شتێکی وە ئەکەم ئێوە ئەڵەن چی ڕای ئەوانم وەرگرت. هەرچەند بەڕاستی قورس بوو چونکە باوکیشی ئەندامی پەرلەمانە لە بەغا، تۆزێ ئەوە قورس بوو لە سەرەتاوە پێیان قبول نەکرا مناڵەکانم، وتیاندایە قورسە بۆ تۆ. بەس زیاتر هاوسەرم پشگیرم بوو، وتی بابیکە لەبەرەوەی من لێ ڕائبینم و تا ئێستش و تا لە داهاتووش ئینشاڵڵا پشگیرم ئەبێ بەڵێنیشی پێداوە. شنۆخان سەرڕای ئەو هەموو سەرقاڵی و ئەو کارانی کە هەتا چۆن بۆ بڕیارت دا کە خۆت کاندید بکەیت و بچیتە پەرلەمان لە داهاتوودا؟ هۆنیان خان لە سەرەتا ئەم بڕیاری کە دام وەکو باسم کرد قورس بوو، بەڵام دوجار وەکار کەسێکی تر وەکەر ئافرەتێک
لە خۆم ڕابینی کە بە ئەزمون و بە شارەزای خۆم لە بواری ڕاگەاندن و لە بواری مافەکانی ژنان بە مافی خۆمم زانی کە بچمە ئەو شوێنە کە ئافرەتێک بتوانێ بەرگری لە ئافرەتان بکات، بتوانێت لە ناوەندی بڕیارە بێ، بە یاسایی بکرێ، مافەکانی ژنان، مافەکانی مناڵان بۆ نمونە هەموو ئەمانە گرنگن. ئێمە ئافرەتان پێویستمان بەوەیە بەڕاستی لە پەرلەمانە بڕیار لەسەر مافەکانی خۆمان بدەین. بۆیە بەلامەوە گرنگ بوو ئەم بوارەشم هەڵبژار و ئینشاڵە لە داهاتووشدا ئەگەر متمانی خەڵکمان بەدەستێنە ئەوەی کە لە توانەمان نابێ ئەیکەین و هیچ کاتێکیش ینی بڕیارێک نادەین یا خۆت قسەیەک ناکەین کە ناڕاز بێ. هەرچی بتوانین ئێمە لە پەرلەمانە ئیشی لەسەر ئەەکەین. ئەو ئیشانش کە ئیکەین بەڕاستی بەبێ بەپی توانا و بەپی شارەزایی و بەپی اختصاصی خۆت بێ. منیش کە ئەو بارانم هەڵبژاردووە ئینشاءڵڵا لە داهاتووە ئەگەر چوومە ئەو شوێنە تیا سەرکەوتووە. دەستخۆش بشنۆخان پێچۆنە بەرەو کاری ڕێکخراو بچین ئەو شوێنەی کە ئێوە ساڵانێکیشی تیاکەن لەوێ درێژەین بە بەرنامەکە. زۆر باش با بڕێن فەرموو. شنۆخان ئێمە ئێستا هاتوونەتە سکرتارەتی ڕێکخراوی خوشکان ڕێکخراوێکە 32 ساڵە ئەزمموی هەیە. ئێوە لە کێک و کارتان تیا کردووە و لەناو کۆمەڵی دادگەریە ئایا ئافرەتان توانی بیانە لە ناوەندەکانی بڕیاردانابن؟ ئێمە وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کە من ئەندامی سکرتاریەتم لە ڕێکخراوە وەک بە جەنابەت باس کردماوەی 32 ساڵە دامەزراوە. من لە سەرەتای دامەزراندنیەوە لەم ڕێکخراوەیەم کە لە ساڵی 1992 هەتا وەکو ئێستا خوشکانمان ماندوونە ناسانە کار و چالاکیەکانیان کردووە کە ڕێکخراوێکی جەماوەری پیشەیە، توانوێتی ئەدای خۆی هەبێت، توانوێتی سەدای خۆی هەبێت، توانێتی جەماوەر بێ لە ناو خەڵکە و پێگەیەکی تایبەتی خۆی هەبێ ئەم ڕێکخراوە. هەرچەند کاتێکە من دامان مەزران ئەم ڕێکخراوە قورس بوو بۆ ئەو کاتە کە ڕێکخراوێکی ئیسلامی دروست ببێ، بەڵام بە جهد و ماندووبوونی ئەو خوشکانە توانیمان ئەم ڕێکخراوە بەرینە پێش و یەکێک بێ لە ڕێکخراوە هەرە باشەکان لە هەرێمی کوردستانە کە ئێستا من بخۆم تا ئەندام و چەنەها ئەنداممان هەیە کە چالاکانە ئیش لەم ڕێکخراوەیەکەن. باشنۆخان لە بواری ڕاگەاندنی شاکارت کردووە لە چەند بوارێکی تری جیاوازە لەوانەیە چەندێک ئەزمونت هەیە؟ کاتێککە من ئەم ڕێکخراوە دروست بوو هاتمە ناو ڕێکخراوەکە سەرەتایش ڕێکخراوەیم کرد، دواتر وەکو خۆم حەزم لە بواری ڕاگەاندن هەبوو. ڕاستیەکەی ساڵی 1996 ڕادیۆکمان هەبوو، ڕادیۆ بزوتنەوەی ڕاپەڕینی پێوترا، زۆر حەزم ئەکرد بچمە ئەوێتە. منم 15 بۆ 16 ساڵ بوو، تەمەنەکەم شمولی ناکریان و زۆر مناڵی، بەڵام خۆم ینی حەزم بە بوارەکە هەبوو، زۆر داوام لێکردن کە بچمە ئەوێ. بە هەر حاڵ بە حەزی من و ئەوە وتیان قەی ناکاوەرە بەرنامەیەک پێشکەشکە کە چووم تاقییان کردمەوە، هەر بێکم تاقیکردن و دەرچووم بەرنامەیەکی ئافرەتانمان پێشکەش کرد. ئەو کاتە زۆر یعنی بەرنامەیەکی تایبەت بوو چونکە بۆ ئەو سەردەما ڕادیۆ زۆر زۆر بیسەری هەبوو، یعنی خەڵک زۆر متابعە کرد و خەڵک زۆر گوێی لە ڕادیۆ ئەگەرنیش قورس بوو، کارکردنیش لە ڕاگەاندنا کارکەیت و بۆ ئەو سەردەما طبعاً ئافرەت لەو کاتەیە لە بواری ڕاگەاندنە ئیشی بکردایە زۆر قورس بوو. بەڵام من هیچ گوێم بۆ شتانە نەیە، ئیشی خۆمم کرد. تەسجیلێکی بچووکم هەبوو لەگەڵ شریتە، ئەوانی کە بڵین لە تەمەنی منابوونیە ئەو ئەزانن کە ئەو تەسجیل شریتە چیە. ئێستا ژووکو ئەرشیفی خۆم هەر هەڵم گرتو، ئەوانە هەموو کاسێتی بەرنامەکانم ماوە کە ئەچوین ئەم کاسێتەمان ئەبرد مقابلەی دکتۆرمانەکرد، مقابلەی بڵین پارێزەرێکمانەکرد یا کەسایەتیەکمانەکرد یا خود ئیتر ئەوانی کە ئیختصاص بوون لەو بواری کە تۆ ئەدویست، بەڵام زۆر کەم هەبوون. ئیختصاص زۆر کەم بوو ئەو کاتە. ئەگەڕین تا دکتۆرێکمان دەسەکەوت، ئەگەڕین تا کەسێکمان دەسەکەوت کە ئەو بواری کە ئێمە ئەمانەوێ ئیشی تیا بکەین. یەک بابەتمانە بفەقەرە زۆر گرنگ بوو، هودا عین مامۆستا بەناز کە ئێستا هەر هاوڕێممە من لێرۆ چاوی ماچەکەم و ڕێزم بۆی هەیە، بڕگەیەکی ئافرەتانی جیهان لە بڵێن بڕگەی ئافرەتە جیهانیەکان، ینی باسی ئەوی تیاکرا لە ئینتەرنێت بۆی وەرەگرتین لە سەتەلایت، بەس ئەوان ینی ئەوەی زۆر هین نەبووە سەتەلایتی نەبوو، زۆر کەم خەڵک سەتەلایتی هەبوو. ئەوانێکێک من لەوانی کە سەتەلایتیان هەبوو ئەچم هەواڵە جیهانیەکانم لە وەرەگرت تایبەت بە ئافرەتان.
هەموو ڕۆژێک بڵێن هەفتانە بۆی ئەکردم و من ئەو هەفتێکە بەرنامە مۆبای ئەم خوێندەوە سەدایەکی زۆر گەوری هەبوو ئەو فەقەرێ. یعنی ئێستش بیرمە هەموو کاسێتەکان کە ماومە زۆر ئەنشتی باشم کردووە. دوای ئەوەش کە لە بواری با بڵێن کە ڕادیو ئیشم کرد، دوایی چوومە جەریدەی با بڵێن ڕۆژنامەی کۆمەڵ وەکو بە بەرپرسی بەشی خێزان لەو بوارەیە بۆ ماوەی 4 ساڵیشم کرد. دوایی کە کەناڵی پەیام کرایەوە 4 ساڵیش لە کەناڵی پەیام بەرنامەم هەبوو، بەرنامەی ئاوارم هەبوو کە بەرنامەیەک و تایبەت بوو بە خێزان بە مناڵ بە ژنان. ئەتوانم بڵم بەرنامە بوو زۆر بەرنامێکی سەرکەوتوو بوو بۆ ئەو سەردەمە. و ئێستاش بۆ خۆم کە ئەندامی سکرتارەتم لە ناو ڕێکخراوی خوشکانە ئیشی ڕێکخراوەکە و ئیشی ڕێکخراوەکانی تر ئەەکەم. شنۆخان لە ماوەی پێشوودا سکاڵات تۆمار کرد لەسەر دواخستنی هەڵبژاردنەکان و داواکەشت بردەوە لەسەر یاسای بەرەنگاربوونەوەی لەشفرۆشی و لادانە سێکسیەکان بە هەمان شێوە زۆر ناڕزایەتی دەربڕی لەسەر پرسەکانی ژنان توند و تویژی لەسەر بابەتی خێزانی لەسەر هەموو ئەمانە قسەت هەبووە. ئەو کارانەی کە کردوتن ئایا تەنها بانگەشەیەک بۆ هەڵبژاردن یان ئەوە تا هەستکردن بۆ بە بەرپرسیارەتی؟ لە ڕاستیە من ئەم بوارانەی کە ئیشم تیا کردو نایخەمە بابی ئەوەی کە بۆ بانگەشە بەکاری بهێنم، بەڵکو ئەزمموی 25 ساڵ کارکردنی خۆمە لەو بوارەیە وەگوتم لە بواری ڕاگەاندن و خێزان و ژنان و مناڵان ئیشم کردووە. و ئەو شکایەتەشم کە کرد لە حکوومەت یاریمی کوردستان لەسەر دواخستنی پەرلەمان کە لە دەی 6 ئەبوایە بکرایە، بەڵام بە هۆکاری چەند هۆکارێک دواخراکە لە بەرژەوەندی چەند حیزبێکە دواخرا. من سکاڵام تۆمار کرد لە دادگای فیدراڵی لە 19/5/2024 لە 25/5/2024 داواکە بە یەکەم جەلسە بردمەوە بەوەی کە من کە کەس لایەنی سێم بووم ئەتوانیم ئەم داوایە با بڵێن ئەم سکاڵایە تۆمار بکەم لەبەر ئەوەی منۆکو کاندیدێک مافی ئەوەم هەیە کە سکاڵا تۆمار بکەم لەسەر با بڵێن پەخستنی کارەکانی کۆمیسیۆن و دواخستنی هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان. سپاس بەخوا یەکەم جەلسەیە بردمەوە و سەبارەت بۆی کە باست کرد مەسەلەی لادانە سێکسیەکان و با بڵێن یاسای بەرەنگاربوونەوەی خێزان و ئەوە بەڕاستی ئەمەش لە 27/4 ئەم ساڵدا لە پەرلەمانی عێراق خوێندنەوە یەکەمی بۆ کرا و با بڵێن ئیشی لەسەر کرا بۆ ئەوەی کە چەند بەرگە و بابەتێکی هەموار بکرێتەوە کە بەڕاستی ئەمە کێشە ئەتوانم بۆ هەرێمی کوردستان ینی دروست بکە، چونکە هەر بڕیارێک لە عێراق و دەربچێ لە پەرلەمانی عێراق دەربچێ کوردستانیش ئەگرێتەوە. ڕاستە کوردستان بۆ خۆی سەربەخۆیە، کوردستان بۆ خۆی پەرلەمانی خۆی هەیە، بەڵام دوجار ئەم بڕیارانە شمولی کوردستانیشەکەن زەرریشی ئەگەر جێبەجێ نەکرێت. طبعاً بۆیە منوتم ئەگەر کوردستان هەرێمی کوردستان پابەند نەبێ بە یاسایی لەشفرۆشی و لادانە سێکسیەکان مسکاڵا تۆمار ئەەکەم. بەڵام تا ئێستا با بڵێن چونکە جارێ پەرلەمانی ئێمە بەرەو هەڵبژاردن ئەڕۆین ئەگەر ئینشاڵڵا لە داهاتووە پەرلەمان کارا بوو ئەم بابەتەش بابەتی لادانە سێکسیەکان و ئەوە لە پەرلەمانە ئیشی لەسەرەکرێ و بەپێی ئەو یاسایی کە لە پەرلەمانی عێراق دەرچووە هەرێمی کوردستانیش ئیشی لەسەر بکە، چونکە ئەگەر وانە بێت ئەوەی کە لە عێراق بڵین قەدەغە کراوە کە خەڵک نابێت لەشفرۆشی بکاو ئەوە دێتە هەرێمی کوردستانێک، ینی هەرێمی کوردستان ئەبێتە مۆڵگەی لەشفرۆشی و کاری خراپە. دوجار ئەمەش پێشکاریەکە بەرامبەر ژنان بەداخەوە هەمیشە باس لە لەشفرۆشەکرێ بەڵام باس لە لەشکر ناکرێت. طبعاً وایە خۆی سزاکە بێ بۆ هەردووکی بێ، هەم بۆ لەشکر کە پیاوە هەم بۆ لەشفرۆش کە ژنە، ینی هیچی نێکیان نییە هەتا بەدەقی قورئانی وەکو یەکە. بەڵام ئەگەر مەبەستم ئەوەیە گەر بێت و ئەم یاسایە جێبەجێ نەکرێ هەرێمی کوردستان ئەبێتە شوێنی لەشفرۆشی، ئەوانەشی لە خواروی عێراق و لۆی قلیان قەدەغە کراوە دێنە ناو هەرێمی کوردستان ئەم کارەکەن. دوجار کێ زەرەرەکە؟ کۆمەڵگە زەرەرەکە، خێزان بە دەرەجەیەکم ئافرەت زەرەرەکاتیایە. شنۆخانەسا پرسێک کە زۆر باوە و زۆر باس ئەکرێ پرسی جێندەرە و هێنراوتە کوردستان و هەمیشە دوترێ بە مەترسیەک بۆ کۆمەڵگە ئێمەدانرێ زۆریش لە دوانت هەبووە سەبارەت بەوە. ئایا ئەو هەڵسەنگاندنەی کە کردوتە و بە دوواداچوونی کردوتە پاشخانێکی ئەکادمی لە پشتەوەیە؟ بەڵێ من تقریبا نزیکی 2 ساڵە لە بابەتی یەکسانی جێندەر و هەوڕەکەس بازی و هێز و جەستە لە زانکۆی گلاسگۆ بە شێوازی بە بڵێن ئۆنلاین و بە کۆرس تیا ئەخوێنم و تا ئێستاش بەردەوامم تایە. بابەتێکی زۆر قوڵ و دوور و درێژە کە ئەو بابەتە با بڵێن
من بۆ ئەو بوارەم هەڵبژاردووە کە ئەنی تیا بخوێنم بەڕاستی بابەتی هۆمسێکشواڵەتی و یەکسانی جێندەر و ئەمە لە هەموو دنیاە ئێستا ئیشی لەسەرەکرێ بە بەرنامە ئیشی لەسەرەکرێ بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەمە وای لێ هاتووە کە ئیتر بە تەواوەتی داگیر بکرێت لەوەی کە با بڵێن ببێتە پرۆگرام و با بڵێن بخوێندرێت لە ناوەندەکانی خوێندن و ئەوەیە بۆیە من ئەمەوێت لە بەرەنگاربوونەوەی ئەو بابەتەیە بە شێوازی زانستی ینی مناقەشی ئەو بابەتە بکەین نەک بە شێوازێکی شارەزایەکەتیان نەبێ بۆی بە پێویستم زانی کە بچمە ئەو کۆرساتانەوە و باسم کردماوی 2 ساڵەتیا ئیشەکەم و ئەخوێنم تایە و کۆمەڵێک زانیاری زۆر گرنگ لەو بوارە تیا شارەزا بووم کە بە شێوازێکی ئەکادمی ئەتوانم بڵێم ئیشی لەسەرەکەم دواتر ئەمە وای کردووە کە توانم بڵێم لەمەشە هەر ژنان جارێکی تر ئەبنە قوربانی لە بەرۆی تایبەتە بە ئافرەت تایبەتە بە خانمان کە ئەمەش بابەتێک لەوەی کە هەروەکو لەدانە سێکسیەکان وایە کە یەکسانی جێندەر و هاو ڕەگەز بازی و ئەمە لێرە و لەوێ قسەی لەسەرەکرێ بۆیە ئێمەش پێویستە وەکو کەسایەتی ئیسلامی بە شێوازی ئەکادمی و زانستی بخوێنین بۆ ئەوەی کە بتوانین یعنی ئیشی لەسەر بکەن بە شێوازە باشەکەی نەخراپەکەی. شنۆخان دەست خۆش بێ لێرە ئەڕۆین باس لە کار و پرۆژەی پەرلەمانەکەین لە داهاتوودا. زۆر زۆر سپاس دەستان خۆش بێ بەڕێزم. شنۆخان ئێوە کاندیدی ژمارە 5 لەسەر لیستی 140 کۆمەڵی دادگەری بێگومان کە ئەم هەنگاوانە یان بڕیارەدەی کە خۆت بەربژێر بکەی کۆمەڵێک پرۆژە و کارت هەیە کە ئەتەوێت لە داهاتوودا لە پەرلەماندا ئەنجامی بدەیت ئەو پرۆژە و کار و پلانانە چین کە بەڕێسانداتانەوە لە ڕاستیە ئێمە وەکو کۆمەڵی دادگەری کوردستان کە لیستەکەمان 147 کۆمەڵێ پرۆژەی باشمان ئامادە کردووە بە شێوازێکی گشتی بۆ خولی شەشەمی پەرلەمان و هەر کەسێکیشمان کە کاندیدین لەو لیستە بۆ خۆی لە بوارەکەی خۆیان لە شارەزایی و ئەزمون و با بڵێن ئیخساسی خۆیان پرۆژە و پلانی هەیە منیش کە ژمارە 5م لە لیستی 140 کۆمەڵی دادگەری کۆمەڵێک با بڵێن پرۆژەم هەیە کە لە داهاتووە گەر ئینشاڵڵا متمانەی خەڵکم بەدەستێنا چوومە پەرلەمان ینی ئەو کۆمەڵە پرۆژەم ئامادە کردووە خۆی پەرلەمان ئیشی چییە؟ پەرلەمان ئیشی یاسادانانە هەمواری یاساکانە و چاودێریکردنی حکومەتە بۆیە گرنگە تۆ ئەو ئیشەی کە لەسەر شانتە ئەو بواری کە تیا شارەزای زیاتر ئیشی تیا بکەیت. بەڕاستی من ئەوەی کە زۆر بەلامەوە گرنگە مەسەلەی خێزانە مەسەلەی ژنانە کە ئەمە بەڕاستی ئەتوانم بڵێم ژنان بەهۆی ئەو زوڵم و زۆری کە لیان دەکرێت لە ماوەی ئەو 25 ساڵی کە من وەکو کەسێکی شارەزا و ئەکادیمیتیان خوێندومە ئەتوانم گرنگی بەو بوارەی خۆم بدەم بە تایبەت خێزان و ژنان و مناڵان ئیشی لەسەر بکەم ئەمە پرۆژەی یەکەم وەکو خۆم و دواتریش وەکو بە شێوازێکی گشتی ئەوەیە کە تۆ داوای قوتی خەڵکەکەی ئەمە بەڕاستی زۆر زۆر گرنگە بۆ ئێستا باسێکی گەرمیشە طبعاً وایە تۆ خەڵک چی پێویستە لە ئێستاە ئەو شتانەی کە تایبەتن شتی ینی مافی خەڵک ئەمە زۆر زۆر گرنگە کە ئێمە بە هەمومان بتوانین ئەو ئیشە بکەین کار لەسەر مافی خەڵک بکەین قوتی خەڵک بکەین شەڕ بکەین لەسەر بە شێوازێک گشتی لەسەر خەڵک چونکە تۆ پەرلەمانتاریش نوێنەری خەڵکە بۆیە تۆ ئیش بۆ خەڵک ئەەکەی زۆر گرنگە ئەو خاڵانەی کە باسم کرد ئێمە ئینشاءڵڵا لە داهاتوویشی لەسەر بکەین. شنۆخان ئێمە ئافرەتان خۆمان بە قوربانیە بینین زۆربەی کات هەست بە زوڵم ئەکەین بەوەی کە وەکو پێویست هەندێک کارمان بۆ ناکرێت بەڵام سەرڕای ئەوەش بەشێک لە ژنان نانەوێ ئافرەتێک نوێنەرایەتیان بکە وەکاری ئەمە بۆ چیە گەڕێنیتەوە ئایا تا چنێک گرنگە ئەگەر ئافرەتێک بێ مافی خۆی بەدەستبێنێ لە ڕێی کاندیدێکی ئافرەتەوە خۆی لە بواری سیاسەتە ئەتوانم بڵێم ئافرەتان بۆ خۆیان کەمتر هاتوونەتە پێش لەو بوارەیە طبعاً گرنگی زیاتری ئەوێت کە ئافرەتان زیاتر بێنە پێش لەو بوارە بۆ یەکانێمە هۆکارێکە کە ئافرەت دەنگ بە ئافرەت نایە و متمانەی پێی نییە دواتریش قسە لەسەر ئەوە ئەکرێ کە ئەوەی پیا و ئەتوانێ بیکە ئافرەت ناتوانێت لە پەرلەمان بیکە لە هەر شوێنێکی تر بیکە ئەمە هەڵەیە من بۆ کۆمەڵێک ئافرەت قسەم کرد یەکێک لەو ئافرەتانە وتی من دەنگ بە پیاو ئەیە وتم هۆکارەکەی چییە
تی لە بەرەوەی ئەوەی کە پیاوەیکە ئافرەت نیکە ئانی بەڕاستی ئەم بیرکردنەوەانە بۆ ئافرەت نازانم بۆچی وە بەم جۆرە قسە لەسەر ئەم بابەتانە ئەکەن وان نییە تۆ کە چیتە پەرلەمانەوە بووی بە نوێنەری خەڵک ئەتوانیت ئیش بکەیت لەسەر ئەو مەسلەی کە خۆت ئەتەوێت لەسەر ئەو بوارەی کە خۆت ئەتەوێت زۆر بە جدیش ئەتوانی ئیشی تیا بکە هیچ پەیوەندی بە پیا و بە ئافرەتەوە نییە بۆیە ئەم متمانەیە گرنگە ئەمە هەر لە هەرێمی کوردستانە نییە بۆ معلوماتە لە هەموو دنیا بە پێی توێژنەیە کە من بە دوواداچۆنم بۆ کردووە لە تەواوی جیهانە بە ئەمریکاشتەوە بە فەڕەنسا و بە ئەڵمانیاشتەوە لە 15 ئافرەتان لە بواری سیاسیا کارەکەن لە 1970 پیاوان بردویانە ئەمە نە پێیوەستە بە کوردستانەوە نە هیچ یعنی ئیتر خۆی پرۆسەکە وایە بەم جۆرە تەمەناکەین ئیشەڵڵا ینی زیاتر ئافرەتان بێنە پێش لە ناوەندی بڕیارە بە تایبەت ئەمە زۆر گرنگە کە جێدەستیان هەبێ ئێمەش وەکو ئافرەتانێک کە با بڵێن لە کۆمەڵی دادگەری خۆمان بربژێر کردووە کۆمەڵی ئافرەتی چالاکی تایە کۆمەڵ ئافرەتی باشی تایە کە بتوانێن بچینە پێشەوە و ئینشاءالله لە پەرلەمانە ئەوەی لەسەرمانە جەبەجێکی شنۆخان ئەتانەوێت ئێوە لە داهاتوودا بچنە لیژنەی ژنان لە پەرلەمان بەڵێ هۆکاری ئەمان بۆچی هەر ئینشاءالله ئەگەر چوومە ئەوێت متمانی خەڵکم بەدەستێنە ئەم قسەیان کردووە وتومە ئەچمە لیژنەی ژنان بە حکمی ئەوەی ئێمە ینی لە دەرەوەی پەرلەمان زۆر قسە لەسەر مەسەلەی ژنان ئەکرێ و زۆر یەنە دەنگ لەسەر ژنان و لەسەر ئەمە بەڵام کاتێک کە ئەچیتە ناو پەرلەمان موسسەیەکە کەمتر ئەو ڕۆڵانە ئەبینرێ نمونەی زیندومان هەیە لە خولی چواری پەرلەمان ئەمە چەند جارتر باسم کردووە نیساب تەواو نەبوو بۆ ئەوەی کە لیژنەی ژنان دابنرێ ئەخیر کەس پیا و حوتەم کەس پیاوێک بوو ئەو پیاوەش بە ناچاری هاتە نابۆی کە نیساب تەواو بێ ینی ئافرەتان نەهاتنە پێشەوە پێم سەیرە ینی تۆ بەم جۆرە لیژنەیەکی ئەوەندە گرنگ لەو مؤسسەیە ینی گرنگی پێ نەدەیت و ناگزێت ئەگەر لە ناوەندەکانی بڕیارانەبێ هەر ئەوەیە مەسەلەکە ینی تۆ ئەمە لیژنەیەکی تایبەتە ئێمە بمانێ و نەمانەوە لە هەموو دنیا مەسەلەی ژنان بۆتە مەسەلەیەک و قسەی لەسەرەکرێ ینی هیچ ئینێکی تیانە بۆیە من ئەم مەسەلەیەم بەلاوە زۆر گرنگە مەسەلەی ژنان و مەسەلەی خێزان و مناڵ و ئەوە بۆیە ئەو بوارەم زیاتر حەزلەیە لە بڕەوەی پێیوەستا بە خۆمەوە ئیشم تیا کردو شارەزایەکی تەوامتیای هەیە بۆیە بوارم هەڵبژاردووە شنۆخان دەسەڵات بە هەموو شێوازێکەیە سمعەی پەرلەمان لاواز بکە ئەو ڕۆڵێک هەیەی نەیهێڵە ئێوە وەکو کاندیدێک یان وەکو کەسێک کە خۆتان بەرپشێر کردو ئەتانەیە ببن ئەندام پەرلەمان لە داهاتوودا دەتانێت چۆن سمعە بگەێڕنەوە بۆ پەرلەمان ئەزین چۆنە پێشتر بڵێ بەداخەوە ئەمە کراوە کە پەرلەمان بە ئاقارێکی ترابراوە هەر کەس ویستێتی خۆی بەرپژێر کردو هەر کەس ویستێتی بۆتە ئەندامی پەرلەمان بەڕاستی پەرلەمان شوێنی یاسادانانە وەکو باسم کرد ئەبێ کەسانی پسپۆرتیا بن کەسانی شارەزا لەو بوارە هەبن هەر کەسە و ئیشی خۆی لە چ بوارەکە با بڵین شارەزای لە چ بوارێک خساسە هەیە لەو بوارە تەمەنە ئەەکەم لەم خولی شەشەمی پەرلەمانە کە ئینشاءڵڵا هەر لە دەنگدانەوە کە ئێمە ئومێدێکمان هەیە بەوەی کە تەزویرات نەماوە ئومێدێکمان هەیە بەوەی کە گەشتبینین با بڵین کە ئەم خولە باشتر ئەڕوا بەڕێوە و کەسی باشتر دێتە ناو پەرلەمانەوە بەرە باشتری ببێ زۆر سپاس دەکەم شنۆخانگەر هیچت نەما بێ ئێمە لە مێزگەیە کۆتایی هێن بە بەرنامەکە سپاس بۆ کاتێ بێمە بەخشی بە هیوای سەرکەوتن بۆ بەڕێز سپاسان دەکەم بەڕێزان بەم شێوازە ئێمەیەکێک لە خانمە کاندیدەکانمان پێناساندن بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەکسان خواتان لەگەڵ